لە هەولێر ئاگرێکی دیکە کەوتەوە. لە ئامێدیش باڵەخانەی دادگا دروست دەکرێت. هەڵەبجەش ئۆکسجینی بۆ زیاد کرا. سڵاوتان لەبێت. من چاوانم و لە ستۆدیۆی 964 هەواڵەکانتان پێشکەشەکەم. ئەمڕۆ چوارشەمە ئاگرێک لە دوکانێکی بازاڕی گەڕێکی فەرمانبەرانی هەولێر کەوتەوە. بە قسەی خاوەنی دوکانەکە 40,000 دلار زیانی بەرکەوتووە. ئاگرەکە لە دوکانێکی قوماش و جلوبەرگیش ناڕوویداوە. هێشتا هۆکاری ئاگرەکە ئاشکرا نەکراوە. بەڵام کاروان میراودەلی و تەبێژی بەرگری شارستانی هەولێر بە 964 وت هۆکارەکەی زانراوە. بە پێی زانیارەکانی 964 ئاگرەکە بەهۆی شۆرتی کارەباوە بووە. خاوەنی دوکانەکەش بە 964 ڕاگەیاند. بەهۆی ئاگرەکەەوە زیانی 4 دەفتەر دۆلاری بەرکەوتووە. بڕیارە ئەم مانگە کارەکانی دروستکردنی باڵەخانەیەک بۆ دادگای قەزای ئامێدی دەست پێ بکات. وارشن سلێمان قایمقامی قەزای ئامێدی بە 964 وت بڕیاری داوە بە دروستکردنی باڵەخانەیەک بۆ دادگای ئامێدی. ماستەر پلانەکەی تەواو بووە و ئەم مانگە دەست بە دروستکردنی بیناکە دەکرێت و لە ماوەیەکی کەمیشدا تەواو دەبێت. ئاماژەشی بەوەدا باڵەخانەکە لەسەر ڕووبەری 2000 مەتر دروست دەکرێت. 1 ملیار و 50 ملیۆن دینار تێچووی دەبێت. نزیکەی 10 ساڵە دادگای ئامێدی لە ناوبینەی قایمقامێتی قەزای ئامێدیە. وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان کارگێکی بەرهەمێنانی ئۆکسجینی لە هەڵەبجە کردەوە. وەزارەتەکە ڕایگەیاند بە گوژمەی 378 ملیۆن دینار کارگێکی بەرهەمێنانی ئۆکسجین و پڕکردنەوەی بتڵی ئۆکسجینی لە نەخۆشخانەی وەفا لە هەڵەبجە بە فەرمی دانرا. ئێستا تەندروستی هەڵەبجە خاوەنی 3 کارگەی بەرهەمێنان و پڕکردنەوەی ئۆکسجینە کە لە نەخۆشخانەکانی بەرکەوتوانی چەکی کیمیایی و نەخۆشخانەی گشتی هەورامان و نەخۆشخانەی وەفا جێگیر کراون. پێم خۆشە سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕابکێشم. ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە تێیدا تاوتوێی ڕێکارەکانی دارایی دەکات سەبارەت بە فەرمانبەران. بە پێی ڕاگەیەنراوێکی فەرمانگەی میدیا و زانیاری تێیدا هاتووە کە ئەنجومەنی وەزیران کۆ دەبێتەوە و 3 خاڵ تاوتوێیەکە. یەکێک لە خاڵەکان سەبارەت بە موچە و موچەخۆرانە ئەو گۆڕانکاریانە گفتوگۆکەن کە لە موچەیان ڕوەدا. و لە ناو ئەم هەواڵە دوو ڕێکاری تریشمان هەیە. پێم خۆشە سەردانی ماڵپەڕی 964 بکەن بۆ ئەوەی ورد و درشتی هەواڵەکە بە تەواوەتی بزانن. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد.